بەڵێ وەک ئاماژەمان پێ سپینە دەنگدانی تایبەتە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕێو شوێنی نوێیان گرتووەتە بەر بۆ سەرخستنی پرۆسی دەنگدان هەڵبەت ڕۆژی یەکشەمەش دەنگدانی گشتیە و کۆمیسیۆن لە چەندین بۆنەدا تەشیدی کردووەتە لەوەی کە هەڵبژاردننی ئەم جارە لە چاو هەڵبژاردنەکانی پێش و جیاوازە هەم لە ڕووی تەکنیکیەوە هەم لە ڕووی هونەریەوە هەم لە ڕووی دابینکردنی چاودێر و کامێرەی چاودێری و ئەمەجگەلەوەی کە نوێنەرانی وڵاتانیش وەک چاودێری نێودەوڵەتی بەشداری لە پرۆسەی دەنگدانەکەن چ لە دەنگدانی تایبەت بێ یاخود لە دەنگدانی گشتی کە بڕیارە یەکشەممە ئەنجام بدرێت. بۆ قسەکردن لەسەر بابەتە بە سوپاسەوە دکتۆر مستەفا عومەر شارەزا لە بواری هەڵبژاردن و مامۆستای زانکۆ لە دووەکەوە لەگەڵماندایە. دکتۆر بەیانیت باش. بەڵێ دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین بەشداریکردنی بەشێکی زۆری هاوڵاتیان لە پرۆسەی دەنگدان چی ئەگەێنێت و بە پێچەوانەشەوە چی ئەبێت؟ سپاس. پرۆسە هەڵبژاردنێ و پرسە ئەوەی و پشکدۆریەوە خەڵکی کۆدی چ کاری گەری سەر پرۆسە هەڵبژاردنەکەت و دە چ کاری گەری سەر دەستنیشانکردنە نظامی حکمی ئەنکو سیستەمی حکومڕانی لە هەر وڵاتێکی کە گەلێکەوە گرنگە. ئەگەر ئەم بین ئەم هەرێمە کوردستانی ئەم دەستنیشانکەین هەرێمە کوردستانی دەنگدەری هەرێمە کوردستانی وەکی بێئومیدبوونێکی وەلدەف پەیدا بووی. ئەف بێئومیدیە ئەدگەریتە وێ چەندێ و ئەو پرۆسەت بەرین کەیت هەڵبژاردنان هاتی نەکردن دەبیت هەند دەست پاک نەبن و هەند پاک نەبن بۆیە ئەگەری هەندێ بێئومیدیەک لەدەف دەنگدەری پەیدا بیت. بەڵێ vê corê eger em bîn beraweriyekê bikەین gel rêkara û li gel ewan amîret ên dest nîşankirin bû encamdana pirsa helbijardina yê vê ger helbijardina gel gerandî gelek cêwazin û gelek beraweriyeka baş hatiye kirin. Meselen eger em bîn bû helbijardinê sala 2008 ke Herêma Kurdistanê bû encûmenî nêran hatîne kirin ما تومارێکە وەرەقی هەیە بۆ ئەو تومۆر بیت تومارێکە هەندە پاقش نەبیت لێ جارێ مە پیشبەستن مەثەلەن داتۆن کریە ئەو داتۆنە ئەوت کۆمیسیۆن عێراقی دەستنیشانکردین ئەو تومارە دەنگدەرەوە کە تومارێکە ئەلکترۆنیە تومارێکە بایۆمەتریە و دەنگدەری ضبط کرد گرێت دەت ئەگەر کارتێکە بایۆمەتری نەبیت ئەو کارتە ئەوان بژنێ درێژ خۆیان دەنگدەر نەشێت دەنگی خوب دەت. Divêrê da erkel ser hemiya wekî dezgehet ragihandinê tebaqa me theqefekî navcivakî de zayîden xetîban ku em xelkî handin ku bişên çin dengê xwe bidin. Çunke dengdan maf e em heta nike neşiyayîne bigihînî ke dengdan maf e û maf têne wergirtin. Bi etîbar maf têne wergirtin roja dengdanê mafê min em çim ez mafê xwe werbigirim ez wî kesî dest nîşan bikim ew bikêrmit hêt bû hukmraniyê û keminîner hebî dil daxilî parlemanî da. Bûye pişikdariya xelkî di helbijardina da bi şêwekî baş dibîte egerê hindik û sengit hekmî û tewazuna siyasî bi şekilekî can bête durust kirin. Ne pişikdarbûna xelkî di helbijardina da eger em bîn em parêzgeha dihokê bikeyne nimonek بۆ دووەکیمە 24 کورسیکت هەین بۆ نینەرەتی و پەرلەمانی دۆکێ زایدنێکەوە کۆتەوە 25 ئەگەر هاتۆ ڕێژە دەنگدانێ خەلک پشکلێکی باش بچیتە سەر سندوقت دەنگدانێ هەر ئەو ڕێژەیەکە 24 کورسیکن ئەگەر خەلک نەچیتە دەنگدانێژ هەر 24 کورسیکە نابێت دەستنیشان کردی بەڵێ ئەگەر خەلک بێ ئومێد بیت بێ جۆرێ دوێت خەلکی ئومێد بیت چونکە سیستمی هەلبژاردنان هاتیە بەدەلکردن نظام انتخابی هاتیە بەدەلکردن دکتۆر ئەو ئامرن دەست نیشان کردی بۆ ئەنجامدان هەلبژاردنە دێ هەلبژاردنەکە پاک و دەستپاکێتە ئەنجامدان بەڵێ کەواتە دکتۆر ئەرچی چێە هانی هاوڵاتیان با بۆی بە شێوەیەکی بەرچاو بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن gelek başê erkî kê erkî êwe ke mîdyakar debît xelkî handan bû birûn bû ser sindoqî dengdan ke mîdyakarî yekem duem erkî ew tabaqayî
روشنبيره النوف جواكي دا خلكي هون دل بشيت بو هالبجوردن خلكي خطيبه او ملاي لسرمين بر خلكي هون دد نيشا خلكي بدد نيشا جواكي بدد كدنگ دان ما فتا حقيقه اف ما فتينا ورگرتن تينا ورگرتن نو هنا دون اگر تو ما في خونه ورگري كاس ما في تنادته الفيرا جرينجا اركل سر مهميه سر منظمات مجتمع مدني قالك اركك بيروز لازم خلكي هوندن نچونو خلكي بو سر صندوق الدنگدوني فقريتوي چندكو خلكي ما هنت وعي انتخابينينا يعني هنت ثقافه انتخابينينا كوبزاني كو دنگدون مافيويه واف مافا افرجا دنگدانه ولد باشا. او کسی که اختیار کرد 4 سال دی 5 سال دی 6 سال دی حکم تلستوی دابید و او وی پریوه ببد بله لازم ام خلکی هان دین او بشکل که درست خلکی فل بجاردن داب گهینه بله دکتۆر بە بۆ چوونی تۆ کەواتە جیاوازیەکی زۆر بەدی ئەکرێت لەم هەڵبژاردنە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو باشه اگر تو بی برابر دیه که بو بانگشو هل بجوردن یا وی گرا پارلمانی گل بانگشو هل بجوردن گر دید پارلمانی جوازیه که گله که مازن هبو و جاری همی پارتن سیاسی خلق خو هولدن قاعدت خوی جماهیری هولدن کو برف صندوق دنگدانی وچن برای من و جاری اقبال خلقی دی باشتر لی بید کو برف صندوق الدنگدانی وچن چون که همی پارتن سیاسی اندام خوره کسیت خو توجیه کنه کروج دنگدانی برف صندوق الدنگدانی وچن زایدن او کسی بیزارو او دنگ داره به امید پیش بستن یا کمیسیونی هی که وی جاری هل بجوردن که پاک دهیتا انجام دان دکتۆر من دوا پرسیارت ئاڕاستاکەم لێپرساوانی باڵای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە چەندین بۆنەدا تەشیدیان کردوتەوەی کە ئەستەمە ساختەکاری لە هەڵبژاردننی ئەم جارەدا بکرێت بۆ چوتان لەو بارەیەوە باڵێ زۆر سپاس سەختەکاری vê prosa helbijardina da de geleka kêm bît û geleka bi zehmeten sextekarî bête kirin. Bu komisyonê hindek rêkaredanê kamil meheniyet ya bu hemî kesa diyarkirî ke ew kesê çî dengê xwe de lazim ew kesê mewcûd bît çunke pencemoret wî ew di pencemoret xwe wergirît. Ev e yekem tişt. که من دنگ درکی دینه بید که خارجی ویزگه بید دنگ خوب داد اویکم بو پروسه ووارتن و دنگان بریک الکترونی دهید ووارتن زایدن و چندشی لهر ویزگه که پشتی ووارتن الکترونی دی ووارتن دستی هیته کرن بویه همی لان سیاسی گمان تندی ده با اگر ووارتن الکترونی هبید و ووارتن یادوینه بید دی تزویر افتری سخت کاری هنگرن بل البری کمیسیونه یا فرض کری و کری قانون هر ویزگاه که دیو وارتنا دستی جیبید به اعتبار امشین بین اف هل بجاردن اوی جاری دی بنا پاکترین هل بجاردن لهریم کردستان هاتین انجام دان. بله. بەڕێز دکتۆر مستەفا عومەر شارەزای بواری هەڵبژاردن و مامۆستای زانکۆ سپاس ڕاستەخۆ لە پارێزگای دووەکۆ لەگەڵمان بوون.